زۆر شت هەن لە ژیان تووشمان دەبێت ڕەنگە سوودی هەبێت و زیانیشی هەبێت بەڵام بە بەردەوام بیر لێکردنەوەی ڕەنگە زیانی زیاتر بێت لە سوودەکانی ترس، سترێس، فۆبیا. ئێمە لە ژیانماندا ترسمان لە هەندێک شتەیە و ئەو ترسەوا دەکات زۆر جار سوودمان پێدەگەێنێت بەڵام زۆربەی جارەکان زیانەکانی زیاترە لە سوودەکانی. ئێستا من بەرداغێک ئاوم پێیە. ئەو بەرداغە ئاوە چەند ئاوی تێدایە یاخود چێشی چەندە. ئێستا ڕەنگە ئێوە هەر کەسە لە شوێنی خۆی شتێک بڵێت بەڵام گرنگ ئەوە نییە کە ئەو بەرداغە چەند ئاوی تێدایە. دەزانن گرنگەکە چییە؟ گرنگ ئەوەیە ئێمە چەند دەتوانین ئەو بەرداغە ئاوا وا بکرین. ئەگەر بۆ ماوەیەکی کەم بیگرین ڕەنگە زۆر ئاسایی بێت بەڵام ئەگەر بوو بکات ژمێرێک ڕەنگە قۆڵمان ژام بکات. ئەگەر بە درێژایی ڕۆژەکە ئەو بەرداغە ئاوە لە دەستمان بێت قۆڵمان سڕ دەبێت و ئیفلیزمان دەکات. ترسیش وایە ئەگەر کەم بیری لێ بکەینەوە ڕەنگە زۆر ئاسایی بێت بەڵام بە درێژایی ڕۆژەکە بیر لە ترس بکەینەوە شتێکمان پێ ناکرێت بۆ ئەوەی کە زۆر بیر لە ترس نەکەینەوە لە بیرت بێ دەبێ و بەرداغە دابنی. با بترسین با ترسیشمان لە هەندێک شت هەبێت بەڵام زۆر ترسان و زۆر بیرکردنەوە لە ترس ڕەنگە تووشی کێشەمان بکات لە بەرنامەکانی ژیانی خۆمان دوامان بخات. سلااوتان لێبێ خۆشەویستان لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارە لەسەر ترس قسە دەکەین. دەپرسین لە چی دەترسن و بۆچی دەترسن و سوود و زیانەکانی ترس چییە تا چەند پێویست دەکا کە مرۆڤ بترسێت و قەت پێیان گوتون ترسنۆک لەگەڵمان بن. ترس لەدەست خۆت نییە حالەتە. بەخوای من لە شوێنی بەرز زیاتر ئەترسم. زۆر جار ترسنۆکی دەبێت تۆ ئەنجامدانی ڕکاری ڕاستەکە. یەک لە هۆکارەکانی دروستبوونی سەرەتان ترسە. سروشتە لەگەربوونی بەشەری هەیە. ئەو ڕوخێنی لە ناوی دەبە هەموو ژیاندا ئەگەر ترسێکت نەبی ناژی. لە خێزان و زۆر ترساوم. دەمێ بزانم تعبیری ترس لە لای جەنابەت چییە؟ ئایا ئینسان بۆ دەترسێت؟ بەخوای زۆر هۆکار هەیە بۆ ترسان. مەسەلەن هۆکاری لە دەستدانی ماڵ و منداڵت ئەو چاردەورانەی لە چاردەورەتن یعنی هۆکاری تر هەیە وەکو لە دەستدانی کەسە ئازیزەکانی نێزیکت بە من ئەوانە هۆکارێکی سەرەکینە. بەڕێی باشە کەسی وا هەیە لە هەموو شتێک دەترسێت باشە ترسی لە هەموو شتێک هەیە بۆ نمونە ناوێ هیچ شتێک بکات لەبەروی ترسێک لە ژیانیدا هەیە چی بکات تاوەکو ئەو ترسە نەمێنێت. بەخوای خۆی لە ڕاستیدا ترس دەبی تۆ تێکرابوونت هەبی وەکو کۆمەڵایەتی و ئەوانە دەورێکی زۆر باشی هەیە. بەڕێی من جەنابەت لە چی دەترسی؟ بەخوای من لە شوێنی بەرز زیاتر ئەترسم. بەڵێ قەت چێ شوێنی بەرز؟ بەخوای کەم ئارێوەڵە باشە بۆ 4-5 جار ناچێ شوێنە بەرزەکە بۆی ترسەکەت بشتێت. خۆی ئەوە ڕاستیەکەی لەوەیە تۆ لە شتێک بترسێ دەبی ئەو شتە بکەی کە ترسەکەت پێ بشێ بەڕاستی. منیش هەوڵ دەدەم ئەو شتە بکەم بەڕاستی. تەنها لەوە ترسی؟ بە تاکید بەڵێ. ترست لە شتی تر نییە؟ نەخێر لە دەستدانی ماڵ و منداڵ و ئەوانش بەڕاستی. کەسانی ترسنۆک دەناسی؟ بەخوای ناوەڵە وەکو ئەوەی نا ڕاستی بەو شێوەی. لە چی ناترسی؟ بەخوای بەحام لە دەستدانی وڵی ناترسم نییە بەو شێوەی بەڕاستی. بەس من ماڵ و منداڵەکانم لە چاردەورەکانم ئازیزەکانم لەوەی ترسم هەیە بەڕاستی. لە چی دەترسی؟ لە چی؟ وەڵای لە مردنی لە دەستدانی کەسێک خۆشش. ترس چییە لە لای جەنابەت؟ ترس لە لای من هەروەکو پێم گوتی لە دەستدانی کەسێکی ئازیزە. بەڵێ. باشە چی بکەین تاوەکو بۆ من هەمومان لەوە ترسین کە کەسێکی ئازیزمان لەدەست بدا بەڵام ئەگەر بە شێوەیەکی زانستی باز لە چەمکی ترس بکەین ئایا تا چەند پێویستە مرۆڤ بترسێت و بە پێچەوانەشەوە نەترسێت؟ بەخۆی لە ترس پێویستە هەندێک حاڵەت ینی لە ژانیسان هەندێک حاڵەت لۆی بترسێ ئەگەر ترست نەبێت چی دەکەی؟ ئینسان ئەگە ترسی نەبی هەرچ بکاتن هەر بێتە پێشی دەیکاتن. ئەنی ئەمش مەقسەدم لەوەیە بوو ئەگەر بترسێتن لەوانەیە هەندێک کاری غەڵەت بێتن نەیکات لەبەر ترسی غەڵەتیەکەی. لانی ئیجابیشی هەیە. ئەکید بەڵێ. تەنها لەوە ترسی؟ لە دەستدانی بەڵێ لە لای من هەر ئەوەندەیە. لە شتی دیکە نەترساوی؟ لە
کردنی گوناعێکی گەورە ئەوەش ترسێکە کە لایەنی دینیە لای من ترس هەرە دوو شتێ باشە لە چی ناترسی من هەر شتێک نەبێتە هۆی کۆکو بڵێن تووچی چێشەم نەکات و خوای لە خۆم عاجز نەکەم و شتێک نەبێتە هۆی لە دەستدانی ئازان ئەوەکانی دیکە مشکلێن لی ناترسی لە دەستدانی عزیزەکانت کە دەترسی لێ ئەو ترس هەمیشە لەگەڵتا ئەکید ئەو ترسە هەمیشە لەگەڵمانە ئازارت نادات ئەوە هەندێک جار دەکێتەوە سەر حاڵەتەکە ئازارمان دەداتن بەڵام ئەگەر زۆر بە ترسۆش ناوی بژین ئەگەر زۆر تر فکری لێ بکەینەوە زیاتر هەر بە ترس بژین ئەوە ژیانمان لێ سەخت دەکە هەندێک جار بەڵێ بێگومان باشە لە چی ناترسی ئەوە پرسیارم کرد بەڵام یەک پرسیاری تر دەکەم لە جەنابەت ئەگەر جیاوازیەک بکەی لە نێوان ئازایەتی و ترس یاخۆ ترسنۆچی و ئازایەتی چیم پێ دەڵێ ترسنۆچی و ئازایەتی تقریبان دوشتی پێچەوانەیەک دینە ئازایەتی لە هەندێک حاڵەتدا پێویستە و ترسنۆچی لە هەندێک حاڵەتدا پێویستە ئەنی هەموو شتێک ناکاتە ئازایەتی زۆر جار کردنی ئازایەتی دەبێتە هۆی بوونی غەڵەت هەندێک جار ترسنۆچیش پێویستە لە هەندێک حاڵەت ینی وەکو گوتم دوشتی پێچەوانەنە بەڵام هەردووک حاڵەت پێویستە لە هەندێک حاڵەتدا تووش دەبێ پێویستە زۆر جار ترسنۆچی دەبێت تۆی ئەنجامدانی کاری ڕاستەکە دەمێ بزانم جەنابەت لە چی دەترسی وە بۆ دەترسی وڵی ئەو من نازم بڵێم چی بەڵام لەو شتانە ناترسیمە من ینی هەتا ئێستا شتی وام نییە بووە ینی نەترسایمە ناوەڵ تاقیت کردیتەوە بۆ نمونە لە بەرزایی نەترساوی ناوەڵە ناترسێم نەخێ کە کوێ بەرزایش نەترسا نەخێ نەترسایمە باشە کەسانێک هەن هەمیشە ترسیان هەیە لە ترس لەگەڵیانە بە درێژایی ژیانیان هەمیشە بیر لە ترس دەکەنەوە ئایا ئەو ترسە وا ناکات کە بۆ نمونە کەسەکە لەو شتانەی کە دەیەوێت ئەو ترسانە هەندێک شخص هە لە منداڵی و ینی ئەو ترسێ لە دروزبووی بەڵێ جاری وایە داکو با مەسەن لە بیدایەتی دەڵێ ترسێنن دەرێ ئەو شتە لەوەی ئەو ئاگرەوە ینی شێرەکە دێبن و بەڵێ شێرەکە دێبن و ئەو شتانە هەیە ینی ئەو لە منداڵیەوە ڕەنگە لێ ڕاهاتبی بەڵێ داکو با پەروەردە ینی دەور دەبینی بەڵێ ئێستا ئەو منداڵی کە جاران بە شێرەکە دایان ترساند گەورە بووە چی بکرێت بۆ ئەو شێرە نەیترسێنێت و چیتر لەو شێرە نەترسێت وڵا وا باشن مەسەن لۆ نمونێستا حەدیقە حیوانات هەیە بیباتە و جێگایانە لە نزیکەوە بیبینی بەڵێ باشە بەڵێ تا چەند پێویستە ئینسان لە هەندێک شت بترسێت وڵی بڵێم چ ینی ترس ینی مەسەن هەندە شتێ تایم لێ بترسێ بەڵام وەکو مەسەن لۆ نمونە وەکو بڵێم سیانی توش باسم کرد ینی ئینسان لە ڕابردوی خۆی ینی فکر لە ڕابردوی خۆی بکات باشە پرسیارێکتر لە جەنابەت دەکەم ترس ڕەنگە زیانی هەبێ و سوودیشی هەبێ دەکرێت باسی زیان و سوودەکانی ترسم بۆ بکەیت وڵات زیانەکانی زۆر ترس هەیە مەسەن دەبات لە بۆ نەخۆشی مەسەن لۆ نمونە بەڵێ ئێستا زۆربەی سەرەتان زۆربەی ئەگەر دکتۆرەکان وا لێک دەدەنەوە لە ترسی ڕادێ مەسەن کابرا تووشی ترسەشی گەورە دەبی یەک لە هۆکارەکانی دروستبوونی سەرەتان ترسە ئەوە یەک لە هۆکارەکان مەسەن زیانی هەیە بەڵام لەوانەشە سوودیشی هەبی مەسەن لەوە نمونە کە دەرێەوە ئاگرە لێ بترسێ لێی نزیک نەکەویەوە یان ئەگەر نەترسی ڕەنگە لێی نزیک بیۆ بستوی بەڵێ بزەوت ئەو سوودەکەیە بەڵێ باشە یەک پرسیاری تر جیاوازیەک لە نێوان ئازایەتی و ترسنۆچی ئازایەتی و ترسنۆچی چ جیاوازیەکەیە لە نێوان ئەو دووشەیە خۆی دیارە ناوەکە ڕادیار ئازایەتی ئینسان بوێت بیتن ینی نەترسێ لە شتان ترسیش باش نیە ینی زۆر دەتشام ترسێ چکاوەی خوابینی هەدەینی پێویست ناکە بترسێ بەڵام هەندە شتێ خۆت ئاگای ینی حەزەر باشە ئاگاداری خۆت بی ئەنی لە شتەکان ئەوەیە دەگەڕێمە لای جەنابەت سڵاوتی بێت تۆ کاتت باش دەمەوێت پێناسەیەکی ترسم بۆ بکەیت وڵی ترس برێم چەوە سروشتە لەگەر بوونی بەشەری هەیە و سوودی هەیە زیانیشی هەیە سوودەکانی ئەوەیە تو ئەگەر ترس نەترسی دەست دۆ ئاگر ببەی دەستوتەی هەندێک لانی خراپەشی هەیە وەکو ینی زۆر شت هەیە تو دەتەوێت بیکەی بەرنامەک هەیە لە ترس دەترسی لەوەی سەر نەکەوی
لەوانەیە ئیشەکە نەکەی یان بە خراپی بیکەی یان بە تەڕەدود بیکەی لەوانەیە سەرکەوتو نەبی. زۆر جوانە دەمەوێت لەسەر بابەتە قسە بکەین چی بکەین تاوەکو ئەو ترسە نەمێنێت لەوەی کە ئەو کارە ئەنجام بدەین. وڵی چی بکەین ئەتو شتەکان دەبی دراسە بکەی ینی ئەو شتانی کە دەتەوێت بکەی دەبی دراسە بکەی استشارە بکەی ینی پرز بکەی بزانی ئیشەکە تا چەند سەر دەکەوی تا چەند سەر ناکەوی. لە چی دەترسی؟ وڵی ترس نادرسێم شتێکی ها بەس بەڕاستی وڵاتیمە داهاتوو دیار نییە ینی هیچ بەسە ترسەم هەیە لە داهاتوو ینی لە داهاتووی خۆتەیە وڵاتەکەمان ئەوە نییە استقرار نییە ینی لە داهاتووی خۆتەیە داهاتوی وڵاتەکەم نەگی خۆم لە ڕابردوو لە چی ترساوی؟ عین لە نەفسی شت لە داهاتوو چکە ینی تەجروبەی خراپمان هەیە لەو بابەتە بڵێ. ئەو ترسامیشە لەگەڵتە؟ نا هەمیشە نییە بەس کە ئیدی دێتە پێشتیان هەواڵەکی دەبیستیان بەرنامە شتێکی دەبینی لە تەلەڤیزیۆنی لە ڤیددیۆیەکی بیرت دێتەوە. باشە ئەو ترسا کە هەمیشە لەگەڵت بێوان ناکات بۆ نمونە لەو پلانانەی کە لە بۆ بەرنامەکانی ژیانی خۆت دانایە دوا بکەوی دوات بێخی؟ ئەکید تاسیری سلبی دەبی. پێویستە لە چی بترسین؟ وڵی ترس ناڵێم ینی ئەگە بە هوشیاری و بزیلوێ پێویست ناکە بترسی هەروەکو دینیش پێ دەرێ ینی هەندێک شت هەیە ئیوەی فکر لێ نەکەیەوە باشترە مەسەلەن وەکو مردن ئێستا تو ئەکە بیر لە مردن بکەیەوە دەبی ڕاوەستی هیچ نەکەی لە ژیان هیچ هەوڵ نەدەی. خوا دەڵێ لە هیچ دەسەڵات دارێک مەترسە کە ئەمن دەسەڵاتم هەیە و دەسەڵاتی منیش بەردەوام دەبێت. بەڵێ ئەکید ئەمش وام گوت ئیشی خۆت بکە ڕۆژانە بە دراسەبی ینی بە هۆشیاریەوە خەتوەکان بڕۆ پێش سەرکەوتو دەبی ئینشاءڵڵا. کۆتا قسە لەگەڵ جەناب کۆتا پرسیار چی بە کەسی ترسنۆک دەی؟ وڵی دەڵێم پێویست ناکە بترسێت لەبەرەوەی خوای گەورەوەی دای ناوی هەردەبی و ترسیش دەبی ئیشت پێ ناکرێت چکە زۆر لەو من ناگەر بتێ ئیشەشی بکەی ئەگە سەرکەوتو نەبووی هاوڵ دەجارێککە دوو جاری دێت سێ جاری ها سەرکەوتو دەبی. لە چ دەترسی؟ والله بەس لەو خۆیان ترسم ئارە وەڵە ئەی لە چی بترسم؟ لێ شتێکی تر ترست نییە؟ نا وەڵە لەخوا بەزێ ئەویشی منە بەیانی سوودێمە دەێ ئێوارە ڕموو لەو خۆیانە بێعبد ناترسم بۆ بترسم. کەسانێک هەن هەمیشە ترس لەگەڵیاندایە. وەڵا من لە هیچ شتێ ناترسم ناوەڵە لە هیچ ناترسم ئەوە بەیانی دێمە دەر ئێوارە ڕموو ماڵەوە ئەوێ. تا چەند پێویستە لە هەندێک شت بترسین؟ وەڵا من ناترسم خۆم ترسم نییە ناوەڵە شەیتانیش بۆم بێت لی ناترسم لە چی بترسم لە بۆ بترسم. ئەی چی بۆ کەسانە دەڵێ کە ترسیان لە هەموو شتێک هەیە؟ ئەخە نابێ بترسی ئەوێ غیرەتی دەبێ ئینسانە بێ غیرەتی هەبێ لە بۆ لە بترسم ئەوە هەمووی بەسەرم نی بەسەرم لە هیچ شتێ مەترسە غیرەت بیتە بەرخۆ نابێ بترسی تۆ هەچی نەفرێ ببینیەوە سیلاحی پێ لێ بترسی نییە شتە مەترسە ئینسان غیرەت هەبێ نابێ بترسی بەڵام ئەو مامەیە سیلاحی لێ بترسم و شتیوان نییە جەمن هەچێ دەمانچەیەکی لێرادانە لێ بترسم یعنی هیچ نابێ بترسی ئەوە بەشەرم نی بەشەرم خۆ ئینسان بە دەمانچەوە نییە هەیە دەمانچەی خسۆت ئێرە غیرەتی هیچ شتێکی نییە وایە یان نە هەیە دەمانچەی خسۆت ئێرە و پۆز لێ غیرەتی نییە ئەوێ ترس چی لە ژیانی ئینسان دەکات؟ وەڵای تر زە و ڕوخێنێ هەیە بترسیت غیرەت نەیەیتە بەرخۆ ئەو ڕوخێنێت لە ناوی دەبە بەس ناترسی باشترە. وەڵام منم دنیا بە بشەدانم لە هیچ شتێکیش ناترسم. لە ڕابردوو لە چی ترساوی؟ وەڵا لە هیچ نابەخوە قەت پێیان گوتی کەسە چاو نەترسەکە؟ ناوەڵە تا ئێستا پێیان نوتم ناژڵێ چۆ خراپم نەبوو تر لە هیچ شتێکیش ناترسم و ئەوێ. باشە بابینەوە سەر کاسبێکی خۆت کەسانێکەن لە ڕستقەکەی ڕۆژەکەی خۆیان دەترسن و ترسیان هەیە تا چەند جەنابەت لەوە ترساوی؟ وەڵا من ناترسم من ئەوە تەمەنم 10 ساڵ و خەریکەوەیشم لێشی ناترسم ڕۆژانە خوا چەندیدا هەر ئەوەندەیە ئەوە نییە بڵم وڵا ئەبێ بێن بە بازار ڕۆژی میلیۆنێ بمەوە شتیوانێ ڕۆژی وای 20 ئەوەیە ئەوێنسان قەنەعەتی دەبێ قەنەعەتی نەبێ ناژیت. قەت ترست لە بژێوی بەیانیت هەبووە؟ ناوەڵە لەخوا بەزیابێ 11 نەفەریش بەڕێوە بم لەسەر ئەوە
ئەوەی معاشیش بێ نیوە لە وڵاتەیە هیچم نییە نەخانە نشینی نەمەعاش هیچ ژیانیم لەسەرەوەی ینی 11 کەس بۆ مێزەی جەنابەت بەڕێوە دەچێت. ئاراڵە مخۆم خەڵکی سلێمانیم پارەشیان بۆ نێرمەوە یارمەتیشانە ئەوێ منداڵەکان دەستێمای ژنم نییە ژنم نییە چێن ئەوانەی کە بەخێویان و خوشکیشم ماون برام هەیە بۆ ئەوانەیە نێرمەوە ژنت نهێناوە ناوەڵە بۆ نەمبوو بۆ نەتێناوە وەڵار حەزم لێ نەبوو حەزم لێ نەبووە نەبوو بە قسمەت نەبوو ناوەڵە کەس هەبوو بیهینی نەبوو قسمەت وەڵا هەبوو بەس نەیانیشت وەڵا جەماعەتێ نەیانیشت وتیان تۆ فەقیری ئەمە زەنگینی بۆ تۆ نابێت وتم باش ئەوەی لەسەر فەقیری ژنت نەیناتە ئێستا نە من فەقیر من هەم بوو ئێستاشەمە لەخوا بەزەوانەڵێ من ناین بە فەقیر ئەین بە زەنگین من نیمە ئەوەی توێ ئەوەیڵێ من نیمە بە من هەڵناسۆڕێ ئەو کەسەی دەدویست ئێستا لە ژیان ماوە ئێستاش ماوە شووی کردووە ناڵە ئەوی شووی نەکردووە ناڵە ئێستاش ماوە ئەوەڵێ من لە فەقیر زیاتر نامێ هەڵم خۆم نافرەشم بۆ پارە ئەوێ ئاگات لە ژیانی و کەس ئارەوەڵە هەموو جارە چوومە سلێمانی ئەشی بینم تەلەفۆنیشمە لە بینایە ئێستا تەلەفۆنتان هەیە لە ئارەوەڵە باشە جاران ترست لەوە نەبوو کەوە لە دەست بدەیت ناوەڵە خاڵی خزمێکی نەیەشت هی نایم بە فەقیر نایی بە فەقیر مەیە ئەوێ دەیبینی ئێستا دەیبینی ئارەوەڵایی بینم چی جا ڕۆمەوەی بینم ئەی ترست لەوە نیە ڕۆژێ بە یەکجاری نەیبینی هەرەی بینم بە مردن نەیبینم بمرێت تەواوەتی نایبینمەوە جارێکی بەس دایمە لە دڵمایە ئارەوەڵە بەداخەوە وڵاهی خۆزگە بە یەک گەیشتبان نەیانێژ بڵێن چی هەر لە دڵە ئەو شتە لە دڵ دەرناچێت ناوە ئەی ئەو بەرامبەر جەنابەت ئەوی ژوایە شەوە تەلەفۆنم بۆ دێت سعاتێ سعات و نییە تەمەنی چەندە ئەو 16 تەمالی 16 تەمەنی خۆمە 60 هەست بەڵێ ینی تەمەنت موالیدت 68 ئافرەتەکەش بە هەمان شێوە موالی جەنابتی تا ئێستا نە ئەو شووی کردووە لەبەر تۆ نە تۆ ژنت تێناوە لەبەر ئەو وایە وەڵە هەر ناشێنم تا ئەو بمێنم ژن نێنم ئەوەی بمرێت ئەو نەفرە بمرێ ئیشەڵای یێنم مەمنون سپاس ست لەوە نییە بۆ نمونە هەر نەهێڵن بیبینی وەڵایی بینم ئەچم لە بازار بە تەلەفۆنی ئێمە دەرێ یەتە دەرێ زانی ئەڕۆمەوە دێت کە دەیبینی چی پێ دەڵێ هێڵم خۆشمەوێت و وازی لێ نانم ئەوە ئەو ئەوی ژەروایە ئەمە تەلەفۆنمانی لە بینایە شەو تا درێم بەس بە شتی خراپەنە خۆشەویستی من حەزم لە شتی خراپە نیە بەس خۆشەویستی تا خۆشەویستی فەرقی ڕاستی چیرۆکەکەی ئەو مامەیە چیرۆکێکی بەڕاستی ینی غەمباری کردین بەداخەوە ینی تا ئێستا لەو کۆمەلگای ئێمەدا کەسانێک هەن کە ڕێگری لەوە دەکەن کە کەسێکی خۆش بێت و ژیانی هاوسەری لەگەڵ پێک بێنێ بۆ نمونە و مامەیە تەمەنێکی هەیە و کەسێکی خۆش ویستووە بەڵام لێ نەگەڕاون بێکتری بگەن و هەمیشە ترسیشی لەوە نەبووە کە ڕۆژێدا بێ لە دەستی بدات بەڵام ئیدی ئەوە لە دەستی دا و لێ نەگەڕان ببێت بە هاوسەری ژیانی دینەوە بەداخەوە ئیشاءڵڵا ڕۆژە لە ڕۆژان بە یواکەی خۆت دەگەی بەڵام بابینەوە سەر بابەتەکە کۆتا پرسیارم لە جەنابەت هەیە چی بە کەسانی ترسنۆک دەڵێی بە ئینسان غیرەتی هەبێ نابێت لە هیچ شتێ بترسیت ئەوەی لەو بازاڕای ڕەحمی بەشەر منی بەشەرم بۆ لێ بترسم بۆ لێ بترسم هەموو عەبدی خوێن ئەت بۆ لێ بترسم ئەوە مەسوولە ئەوە وەزیرە نابێت لە هیچ شتێ بترسی ترس پێویستە هەندێک حاڵت لە دەستدانی کەسە ئازیزەکانی نێزیکرد یانی ئەگە بە هوشیاری و بزیلۆی پێز ناکە بترسی خی گەورەوەی دای نابی هەردەبی شەیتانیش بۆم بێت لی نات خویان نابی بترسی لە ژیاندا لە گوناحی بترسێ کاکە ترس لە لای جەنابەت چییە؟ ترس لە ژیاندا هەموو ژیاندا ئەگەر ترسێکت نەبی ناژەی
دو دەبی ترست هەبی لەوەی مەسەلەن ینی بنانی پەیداکەی ترست هەبی لەوەی دەبی ئەتوو بە سەلامەتی بژی ترست هەبی دەبی ئەتوو تەندروستی خۆت بپارێزی ترست هەبی کە ئەتوو ماڵ و منداڵی خۆت بپارێزی ژیان هەمووی بەترسە بەڵام نەک ئەو ترسی ئەتوو بترسی لە ترسان هیچ شتێکی نەکەی دەبی ترست ینی ترس ینی حەزەر ینی ئەتوو ئاگاداربی لە ژیانی خۆت ئاگاداربی لە هەموو شتە کە هەر هەنگاوێک دەنەی ئاگاد لێ پێ لە تەختەی چروک نەنەی کە دەڕۆی لە ژیانتدا ئەتوو دەبی مەسەرن کە قسەچی دەکەی دەبی بزانی ئەو قسە چیە دەیکەی دەبی ئەتوو بزانانی ئیشەکی دەکەی دەبی ئیشەکەی خۆت بە ئەوە بکەی هەر ئیشەکی دەکەی دەبی ئەتوو سێ تشتی زۆر ئاگاداربی زۆر ئاگاداری لە ژیان ئاگاداربی یەکیان لە هاتوو چوونت لە ژیانت دەکە هاتوو چوون دەری لە بۆ هەموو کەسێکی مەری ئەتوو وا دەستمە فلانجێ لێ شەرە بکەی فلان دەکەم فلان و هاجێ و هاندەکەوت سەرمایەی خۆت نابی بە هەموو کەس بڵێ ینی نابی ئەو ئیش و کار و کاسبەی کە دەیکەی نابی بۆ هەموو کەسێکی ڕوون بکەیتەوە کە ئەم وا دەکەم لەبەرەوەی ئیشەکە لێ تێکەچی ناو ئەو خز عێل و عشیرەت و قەوم ئەوە دمەرێ نەکو سبێنە مشکلەکی لۆ دروستەبی يعني مشكلة لو درز دبي جيان بعبارة لا ترسك بلام ترسك بآجاداري ترسك بالروشن بيري ترسك تو آجاد لي بكاتو تسدكي يعني هر إيش كديكي هنجاو دبي بآجاد لخود بي شتێکە باست کرد جەنابە ترست هەیە لەو سێشتە بەڵێ ترسم هەیە لەو سێشتە يعني لو سێشتە ترست هەیە من ئەگەر بەتون گوت ئەمن واسمە فلان زێ ئەو هادەکەم معناتو لە شتەکانی من ئاگاداری ئەگە ئەمن سەرمایە و ئیش و کاری خۆم لە بۆ تو ڕوون کردەوە ئەتو سبنی ینی دیسانشی ئەم دەبی بترسم لەوەی سبندی ئەتو منافەسەیە من دەکەی لەو ئیشەی ئەمن لەکە هاتم لە کۆمەلگایکی ناو خەڵکەکی دانیشتم نان ناسم ئەمن یەکسەر ئەمن فلانی خراپەج فلان زێمە ئەولادە لەوانەیە ئەمن دژمندارێکم هەبی شتەکەمەی توشکە دەبی ئەو سێشتا لە ژیاندا زۆر ئاگال لە خۆت بی باشە ئەوە ترس لەو سێشتەی کە باست کرد لە چی ناترسی لە چی ناترسم دەبی لە ژیان دەبی نەشترسی لە ژیاندا کە ئەتوو هاتێ دنیاە دەبی باش بزانی کە هاتێ دنیاە ئەتوو دەبی ینی بژی دەبی بە سەربەرزی بژی دەبی ینی بژی نابی بترسی لە ژیان ئەمن لە ترس وڵا ئەمن ئەوانەکەم ئەوە دەبی لە سەرمای لە گەرمای لە برسێتی لە بارانێ لە یان نابی بترسی لە ژیاندا ئەمە ژیان ترس لە ژیان دوو ترسە ترس لەوەی کە ئەمن ترسم هەیە کە ئەمن دەبی ئاگاداری خۆم بم نەکەوم لە نفسی وەختیش دەبی نابی بترسێم کە ئەمن ینی کە ئیشش دەکەم محاولە بکەوم یعنی بکەوم دەبی بە سنگەکی فراوان بە سەربەرزی بەبێ ترس ئەمنش بچمە مەیدانش لەو ترسەی کە هەمە لێ ڕزگار بووم باش ئەگەر لێت بپرسم پێناسەیەکی ترسم بۆ بکەیت چیم پێ دەڵێ ترس عیبارەتە کاتەگەیشتی ترس عیبارەتەکە لە هەستێکی کە شاراوەیە لە ناوە تو شاراوەیە لە ناتوێت لە ڕۆژێک کە تو هاتێ دنیاە پێ ینی ئەتویان ترساندی ئەتو هاتی دنیا ئەتویان ترساندیە دەبی لەو شتەی بترسە کاتویان ترساندێ و بزانێ ئەو شتە چی ئەتویان ترساندیە ئەمەی ترساندیە ڕۆژگار کۆمەلگا ڕۆژگار کۆمەلگار مرۆڤایەتی ئەنێمە باسی شتی دەکەین وانە مەسەلا تەگەشتی ئەمە باسی تش دەکەین تەنها بە باسکردن مامۆستای بەڕێز ئەو شتانەی کە ئێمە بۆ نمونە ڕۆژگار یاخود کۆمەلگا ئێمەی پێترساندووە کەوت ترسشمان هەمیشە لەگەڵە ئەو ترسەوە ناکات کە ئێمە لە ژیانماندا دوا بکەوین نەخێر ئەو ترسەوا دەکە ئەو ترسێک کە ئەتوو پێ دەترسێنن ئەو ترسێک کە باسم کردوچی ئەگە ئەتوو نەترسی ناچێ پێشەوە ئەتوو گەر هەر خۆ مەسەستاوە خەڵاتە ئەگەتوو لەو هەرهاتی برێ مناچێم هەر غاردەی خۆت فڕێدەی تەبان دەکەوێ خوارێ دەکەوێت خوارد ئەتوو دەبی هەوڵ بدەی ترست هەبی لەو ترسەی کە ئەتویان پێترسان دێ نەترسی يعني ژیان يعني عیبارەتەکە لەو ئەسن کە ژیان هەرکامە درست هاتیە دنیاە لەو ڕۆژێک کە دەی ئەتوو بە ترس هاتێ دنیاە نەچێ دەرێ کوڕم ئەوهانەکەی ئەوها نەبی نەوهانە ڕۆی ئەگەر ئەوهابی تەگەیشتێت تو هەموو ژیان ترسە هەموو ژیان ترسە بەڵام دەبی ئەتوو خۆت بگونجێنی لەگەر ئەو ترسی کە ئەتویان پێترساندیە خوای گەورە کە ئینسانی دروست کردیا دەفەرمێ ئەگەر ئەمن زەرەرێکی بەو ئینسانەی نەگەینم ئەو دنیا هەموو خڕبیتەوە بێوێ زەرری پێ بگا زەرری پێناگە گە خوای گەورە دەفەرمێ مەیلم لەسەر نەبی زەرری پێناگە ئەگەر یەکە چیش بفەوتێنم ئەو هەموو دنیا خڕبیتەوە نهێڵی هەردەی فەوتێنم هەموو شتێک بەدەست خوایە إن الموت الذي تفرون فإنه ملاقكم بس إنسان زور سي لا بترسي لا جناحي بترسي كاكا لا تشتي خراب بترسي لا دزي بترسي لا تشتشي بترسي كجناحة إنسان نابي تسكو همو كس خواي جورا كدرستي كرديا همو تشتشي لو دانايا والعاقبة للمتقين يعني عاقبة لو إنساني مسلمان كان بس يترس زور زار مثلا ترسيد كشمانية مثلا أتو دميني لا كاتشي رمبك دي ترسي أو الشيء اللي ترسي أو دين السرباري أو
قسەی ڕادێکێشی ئەو ناعە ترسەشەیە بەس ئینسان خی گەورە کە دروستی کردیا لەی شتێکی مەترسێ کە مردنیش مەترسێ لۆ لە مردنی دەترسی کە مردی دەچیەوە بەردەستی خوای ئەگات و کە لە ئەسحابەتیان پرسی فەرمیان زۆر نەخۆش بوو فەرمیان لۆ پێ دەکەنی وتی وەڵی نێزی چی کردیە بگەمە پێغەمبەری صلی الله عليه وسلم لۆ چکو کە مردی دەگەیە خۆشەویستەکەی خۆت دەگەی لیقای خوای ئەوجە ئینسان پێویستە لەو تشتانە نەترسێ بەس لە گوناح و لە سەرپێچیکردنی خوای لەوانە بترسێ باشە مامۆسای بەڕێز لە ژیانتدا لە چی ترساوی بەڵێ لە ژیانتدا لە چی ترساوی لە خێزانم ترساوم ئازۆر بۆ لە خێزانت ترساوی واللهی سوورێمە لە خێزانم زۆر ترساوم لەبەرچی واللهی لەبەرەوەی بە خۆت زانی ژیانەکە کۆ زۆر شتەیە ئەو مەسەلەن ئەتوو بە تشتەچی یعنی حەز لەو شتەی نیە ئەوە دەزانی مەسەلەن هەتا زۆر مەسەن تەلەفۆن دەکەی بابە ینی ڕیشم بەردایتەوە مەترسێ لێم کاکە ژن لەوەی دەترسێ کە پیا و ژنەشکە بینی ئەوەیە ترسەکەی مەس تەلەفۆنش دەکە ئەوجا زۆر زار لی ترسایمە باشە قەت ئەو قسێت ینی بەگوێی داچرپاندیە کە ژنی دیکە دەینی بە تەمای بینی لێ ترساوی لەوەی ناوەڵا بەس چییە کە دەرێم ئەو قسانەی لەگەر دەکەم دەرێم بابە بەخوای مەترسێ ئەمن ینی ژنی ناینم گوریز بەیەک لای ناگاتێنەوەی دوولایە خێزانتەیە ئەمن یەکمەیە کیفاەتە ئەرێ وەڵا حەز لێ نیە بکەێت دوو سێ چکە سونەتەوە بزانم وڵی سنەتە آخر ئەو سنەتە زانی کووە خی گەورە دەفەرمێ دەتانی ژنەی بینی دوی بینی سێ بینی ئەگە عدالەتت هەبوو کۆ عدالەت مەسە عدالەتت هەبوو پارەشت هەبوو یعنی بتوانی هەمیان بە خێوکەی شتە شیرۆی بکە لەوانش دەکەی نەک ئەتو هەر ژنی ئەرێ ژنی بین ئابینە با بە خۆ ژنی نانەوەت ئەو هەوەنتە نییە برایەکەم ژنی نان دەبی ئەتوو بتوانی بە خێوی بکەی کە نەتانی بە خێوی کرد خی گەورە دەفەرمێ یەکێک بەسە لۆتان یعنی ئەو مامۆستا بەڕێزێک ئێستا قسەمان بۆ دەکات پێمان درە لە شتێک مەترسێن لە خێزانی دەترسێن ئارێ وەڵا ڕحم لە خێزان ترس چییە؟ ترس کە منداڵ بە ترس دەکەون ینی لە غافلەتی بەدەنگێک تووشی زوکسنەوە و ڕشانەوە دەبن سوکەریان بڵند دەبی ناحیر دەرەجەی سوکەری کەمە لێرە دەستی بۆن دەکەین یەکسەر خۆشفیان دەدات هەموو منداڵانەی کە دەترسێن دێنە لای جەنابەت بەێ وڵە لە حدود دێن فەقیرانە بەێ چۆن دەزانی کە ئەوانە ترساون دەست ناو لەپیان دەستیان بۆن دەکەین لێرە زیاتر خینەیە بۆن دەکەین ینی بۆنێکی وەچ خیاری دێتە کە دەزانت خیار بەێ ئەوە نیشانەی ترسە ئەو کارێک کە جەنابەت دەیکەی خۆرسک فێربووی یاخود بۆ نمونە یعنی لایەنە زانستیەکەشی دەزانی بەێ وەڵا لە باپیران بابشم وەسیەتی بە منی کردیا لە وەسیەتەشەوە 21 ساڵ لە لێرەمە باش ئەو ترسەی کە بۆ نمونە لە منداڵێکدا هەیە ئەو ترسە تا چەند بەردەوام دەبێت لەگەڵی و شتێک وا دەکات کە ئەو ترسە لە منداڵیەوە بەجی بمێنێت و ئیدی کە گەورە بۆ ترسە نەمێنێت بەێ وڵی ترس لە دەست کەس نێ لە دەست خوایە بەێ بەس هەر تاخیرکەن تووشی گەشتکەی دەبیتن بەێ چارە نییە دەبی بێتێ لە دەستیامەکە یەکسەر خۆشیفیان دات کارەکەی جەنابەت ترس دەرکردنی منداڵە ئەی خۆت لە چی دەترسی بۆ خۆشم ترسم احتیادیە دەست خۆم بۆن دەکەم شفام دەدات ینی بە خۆت دەستی خۆت بۆن دەکەی لە چی دەترسی جەنابەت وڵی ترس لە دەست خۆت نییە حالەتەیە من سەرەن زۆری پیا هاتی نێرە حادیسەی سیارێ بووە ئایا ژنە حادیسە سیارە یانش ئەمەلیاتە ئەو شتانە ڕوو دەدات ئەتوی ساب جەنابەت بە خۆت لە چی دەترسی لە ژیانتدا بەخوا لێ ژیانم نەترسامە بەس ترسەک هەر هەلێبی دەبی لۆ ئەوەش حەفزی خۆت دەکەی لە جێ بڵند ئایا لە ئاگەر یان ئاوە ئەوە خوا ئەو نیزام شتانە دەترسی نانە هەر نیزامەکی ئیلاییە خۆت بپارێزی هەنێ مەسەلەن ئاگر دەوێ نابی خۆم لێدەم حتمما زەرەرەشەیە باش ئێستا من دەمەوێت بزانم ئەگەر مەسەرەن بەپێی شارەزایی جەنابەت و ئیشەکە دەمەوێت بزانم ئەمن کەسێکی ترسنۆکم ترساوم لەسی ترساوم الحەمدلله عیبت نییە ساغی بەێ نەخۆشیش بی دیار دەکەوی بەێ یان سەرمات بی هەمووی دیار دەبیت من هیچ عیبەکەم نیە شکری خۆی بکەین زۆر باشە شتێکی تکە دەمەوێت بزانم تا چەند پێویستە ئینسان بترسێت و چاچەند پێویستیشە لە هەندێک شت هەیە نەترسێت وڵی ئەنی وەختەکەی دیار نییە یعنی بلێم ئەوە مەسەرە منداڵە ئایەن ئەوە گەورەیە
يعني شتەکە ئیلایە حالەتەکە ئینسان دەترسێ تەوا ئەوان بەرە هەموو منداڵانەی کە ترساون دێنە لای جەنابەت ترسەکان نامێنێت دەمەوێت ئەوە بزانم بەسەنەن ئەتو لە مێژە و کارە دەکەی یعنی ئەو 21 ساڵە بەرە لە زێبا مندانستم زۆر باشە ئینشاءالله موفق دەبی و لە ئیشەکەش سەرکەوتوو دەبی دەمەوێت شت بزانم منداڵ هەبووە لە تەمەنی منداڵی ترسابێت ئێستا کە گەورە بوو هاتوویتەوە لای جەنابەت هەر ئەو ترسێ لەگەڵدا بوو بێت نانە چابووینە بەخۆی ئەو پرسیارە خۆ هەری ڕاستی منداڵ دەگاتە سێمانجی لە سێمانجی لە شیر خلاص بی چی دێوە ترسی نامین لەسەر بەێ حتى شیر خۆرە دەترسێ ئەوە منداڵ بەڵام ترسێک هەیە لە گەورەیەوە دەست پێ دەکات ئەوەش هەیە ئایا تا چەند پێویستە ئەو ترسە لەگەڵت بێ و بەلایەنەکەی دیکە شۆکە باسی کەین تا چەند پێویست ناکە بە ترسەوە بژین ئێمە الحەمدلله حالەت هەیە لەنانێ ئەمەلیاتەکە یان حادسێ سیارەکە ئەو ستانە ڕوودات چی بە کەسانی ترسنۆک دەڵێ کە هەمیشە ترسیان لەگەڵە والله هیچ تەبیعەتی ئیلاییە ینی لەدەست کەس نییە بەێ ترس چارەسەر ناکرێت بەێ چارەسەرەیە مەسەلان زیکرەیە یاڕەوە بکاتن هەر هەرجار یاڕەوە بلێ لە زیکرەکان خوا دەری بەخوا دەکاتە ترسی لەسەر نامێ ترسنۆکی ڕەنگە حیساباتێکی هەڵە بێ بۆمانەوە لە ژیان بەڵام تەکنیکێکە بە تەکنیکەکانی خۆپارێزی وە ژیان دۆستی بۆمانەوە لە ژیان بەبێت ترس کەس بە تەواوی ئازانیە فەرماندە هەبووە شەڕی دڕترین سوپای کردووە بەڵام ڕوحی لە نەخۆشی شەکرە چووە کەسی وا هەبووە شەڕی عەشیرەتێکی کردووە بەڵام لە خێو ترساوە پرسیارەکە ئەوەیە ئایا بۆ دەبێت ترسنۆکی بە تەواوەتی هەبێت وەک چۆن ئازایەتی 360 پلەنیە بە هەمان شێوەش ترسنۆکی تەواوەتی نییە ترسنۆکی هەیە بەڵام هەندێک ترسنۆکی هەیە وا دەکات کە خۆمان بپارێزین و زۆر جار ترسنۆکیش دی و نوسخەی تری هەیە بۆ نمونە لە پێناو خۆشەویستی کەسانی تر ئێمە دەترسین دەمەوێت لێرە باسی فلیمێ بکەم فلیمێکی ئیتاڵی هەیە بە ناوی دۆگمان پیاوی سەگەکە پیاوێکی لاواز و دوکاندارە لە پێناوی شتێک دەترسێت برادێکی زل و شەڕانجێزی هەیە هەمیشە دێتن بە زۆر پارەی لەدەستێنێت بەڵام کەسەکە ترسنۆکی هەڵبژاردووە ڕەنگە لە بیدایەتدا کە سەیری فلیمە بکەی وابزانی کە کەسەکە ترسنۆکە بەڵام لە کۆتاییەکەیدا تێدەگەی لەوەی کە ترسنۆکی ئەو کەسە لە پێناوی پاراستنی کەسێک بووە ئەویش کچێکی هەیە ناوێت کچەکەی لەدەست بدات خۆشەویستان لەو پرۆگرامەدا لەسەر ترس قسەمان کرد و باسی ئەوەشمان کرد پێویستە ئینسان لە هەندێک شت بترسێت چونکە ئەگەر نەترسا ڕەنگە زەرەرمەند بێت بەڵام نابێت ترسی 100% هەبێت و ترسی تەواوەتی هەبێت وەکو چۆن ئازایەتی تەواوەتی نییە هیوادارم لە ژیانتاندا لە شتێک نەترسن بەبێت ترس ژیانی خۆتان بەڕێ بکەن و کەسانی چاو نەترس بن ئەگەر بترسی ڕەنگە لە قۆناغەکانی ژیانتدا تووشی کێشە و گیر و گرفت ببی ئەم نەزوەری براهێمم هیوادارم هەمووتان چاو نەترس بن لە ژیان خواتان لەگەڵ